وەختتان وە خەیر. هەڵبژاردنە هەرێمە کوردستان دەرەنجامەکانی تەقریبەن تەواو بووگە و ئەکسەریەتە ئێمەمانان دەرەنجامەکانی ئەزانی. ئەمە پێویستی ئەکرد بە شرۆڤەیەک کە بە شێوەیە مێژوویی بمێنێتەوە بۆ ئەوانەی وا گەرەکیانە گۆڕانکاریەک لە ساحەی ژیانی کۆمەڵایەتی و داهاتووی خۆیان دروستکەن، بۆ ئەوانەی وا لە ژیانە تاکە کەسیانە زۆر زیرەکن، ئەتوانن کەسابەت بکەن، ئەتوانن خزمایەتی بکەن، ئەتوانن پەیوەندی ئینسانی بگرن، بەڵام لە دوورگەیەکی دوورەوە ناتوانن بنواڕن. ئێمەمانان وەختی ئەڵێن مێگەل، مەبەستمان لە مێگەل ئەوەسە نە بە معنای ئەوەی کە ئینسانەکان تێناگەن خوا بەهرەی ئەقلی بە هەموو کەسێک و بە گشت کەسێک بەرابەر داگە، تەنانەت بەهرەی ئەقلی داگە. ئینسانەکان و مرۆڤەکان لە ژیانی تاکە کەسی خۆیان، ژیانی کۆمەڵایەتی خۆیان لەوانەیە زۆربەیان بە ئەخلاق بن، یعنی باوکی چاک بن، مێردی چاک بن، ژنی چاک بن، خوشکی چاک بن. لەوانەیە لە چۆنیتی پەیوەندی گرتنی کۆمەڵایەتیە ئینسانگە لە سەرکەوتوێ بن، بە دەمە خەڵکۆ بن، بە شای و شیوەنە خەڵکۆ بن، پرسە و پۆی خەڵکی بکەن، سفرەدار بن، لادار بن، ناندار بن و ئیشەڵا گشتتان هەن. بەڵام بە کێ ئێژن مێگەل؟ لەبەر ئەوەی ئێمەمانان پەرسپەکتیڤێک یان ڕوانگەیەکمان دوور ناڕوات. ئێمە ئەتوانین سەبارەت بە منەماڵەی خۆمان و هۆز و تیرە و شار و کۆڵان و مەحەلەی خۆمان زۆر زیرەک بین، بەڵام ئێمە ناتوانین وەختی قیاسەکە گەورە ئەبێ بە شار دەسەڵاتە شار خیاڵکەین، کە گەورەتر ئەبێ بە چمکە خەڵک ملیۆنها کەل لەسەر تەسەورکەین، کە ئەبێ بە وڵات بە پانتاییە وڵات بیرکەینەوە. پێمان وایە زۆر بە ئاسانی بە دەممان تێت و ئەڕوات. ئەمە ئەبێتە هۆی دووشت. یەک، کۆمەڵێک ئینسان کە پێیان وایە لە بازنەی سیاسەت و گۆڕانکاریە کار ئەکەن، مرۆڤگەرێکی شۆڕشێڕن، مرۆڤگەرێکی تێگەیشتوون، پێیان وایە کە زۆربەی خەڵک لێیان تێناگە، زۆربەی خەڵک تێنەگەشتووە و بەرەو ئاقارێکی خراپ ڕۆیشتووە. ئەوانیش پێیان وایە ئەمانە کۆمەڵێ لوودزلی هیچ و پوچی قسەکەری، قسەفرەکەری فشەکەرن. لە ڕاستیدا نە ئەوە ڕاستە، نە ئەمە ڕاستە. لە ڕاستی ئاوەسە کێشەی ئێمە لە خوێندنەوە و دروستکردنی فاسڵەز. بزانن جاران خەڵک لە کوردەواریە بەلای زۆر مهم بوو کە تەقەکردن بزانێ، زۆر بەلای مهم بوو، وەفرە بەلای مهم بوو کە تەقەیە کە ئەیکات بە فیشەکێکی دانە بێت، ئەگەر لە کەوێکی ئەتەقێنێ لە سەد بتریاوی پێکەیە. ئەمە هەم زانینی لە بواری تەقەکردن گەرەک بوو، نیشانشکاندن گەرەک بوو، دەست نەلەرزێ، قەرەوڵت نەلەرزێ، پەلەپیتکەت نەلەرزێ، پاشان تۆ بتوانی قیاسە باو هەرچی شتە بکەی تا فیشەکێکی چکۆلەی تفەنگێکی وەکو پلچە بدا لە کەوێک. حازر نەبوون بە تاپڕ تەقەی لێ بکەن. بەڵام لە جێگەیەکەوە ئیتر چاوی بەشەر نایبینێت. تۆ کەوێک وەختێ بینیتە 100 متر ئەوەندە چکۆلە ئەوێتۆ لە قەرەوڵی ژێگەی ناوێتەوە، دەبێت دووربینی لەسەردانی. ئێمەمانان بۆ زۆر شتێک دووربینمان نییە، بۆ فرج شتێک دووربینمان نییە. بەڕاستی ئێمە نازانین دەسەڵات چییە، بەڕاستی ئێمە نازانین خەڵک چییە، بەڕاستی ئێمە ناتوانین تەنانەت بیری لێ بکەینەوە. لە ژیانە تاکە کەسی خۆمانە ئێمە چەند ئینسانە ناسین، بە هەموو خزم و کەس و کارەوە چەند کارکتری جۆرا و جۆرە ناسی. ئەمانەس ئەبێتە هۆ سەبەبی نەخوێندنەوەی دروستی ئێمە. نەخوێندنەوەی دروستی ئێمە تەوەقع و ویستی
ناڕێک دروست ئەکا. هاتوو هوریای هەڵبژاردنتان دی. ئەو بەیانەی ئاغای نەچیروان بارزانی ڕووی بوو دەنگی ئەدا کۆنفرانسە مەتبوعاتی گرتو من بە لایف تەماشامە کرد. سەبارەت بە کێشەکانە نێوان حیزبەکان و پارتی و یەکێتی قسەیانە کرد. وتی دەورانە دیعایەی هەڵبژاردن تەواو بوو. لەمە و بە دووار ڕێ ئەکەوین و دانووسانەکەین. خۆ بەمە دوو پەیامی هەست. پەیامی ئەوەڵی بۆ ئەوانەی کە گەرەکیانە گۆڕانکاری بکەن. پێیانی وت تەمام ئەم هاتوو هوریایە ئەلەکیە بنبۆشە کە کریا هیچ نەبوو. گەرمکردنەوەی تەنورە هەڵبژاردن بوو. ئەمانە بۆ تەنورە هەڵبژاردنیان گەرەکە. تەنورە هەڵبژاردن قەواعدە یاریە کەس. تۆ دەبێ قەواعدە یاریە سیاسیت بوێ. تۆ چیە بێ بە سەبەبە ئەوەی کە لە هەولێر دانیشتووی ئێژی دەسەڵاتم هەست خۆ ناڵێ ئیشەڵڵا ملم ئەستورە هەر بە هەوەس ئەوە ناڵێ چون ئەوە بڵێ لە خیتابێکی ڕەسمی و کەس لێت قوبوڵ ناکە نە حکوومەتی عێراقی لێت قوبوڵەکە نە پێگەگەل لە نێو دەوڵەتی لێت قوبوڵەکەن نە خەڵک لێت قوبوڵەکە. تۆ ئەمە ناڵێ. تۆ بۆ خاتریەوەی ئەمە بێڵی تۆ کایەیە دەسەڵاتەکەی کایی سیاسەتەکەی. با بێنە سەر ئاغای باڤڵە تاڵەبانی. هاتوو هوریاکان ئاغای باڤڵە تاڵەبانیتان دی. ئەو شەو نەمایشە کە کردی دیتان. خۆ پڕ دیار بوو. ئێوە لە خۆتان پرسیارکەن ئاغای باڤڵە تاڵەبانی چێیە؟ ئاغای باڤڵە تاڵەبانی تازە پێگەیشتووی دەسەڵاتێکە کە لە نەبوونی ڕەجولە سیاسیە ئەو توانی سەوارە بەرتەزاد و تەفرەقەیە لە ناو دڵی یەکێتیە ئیدەیەک ئینسان قامێکی بۆ درێژکەنەوە بێژن بێ بڕۆ لەوێ دانیشە. ئاغای باڤڵ تاڵەبانی تازە هاتکە کەس بە سەرۆکی نازانێت نە کاریزمایی هەست نە خوڵقێنەرە شتێک بووگە نە دەسەڵاتێکیست. ئەو کەوتکە بملە کۆمەڵێک موەسسات و مۆهرێک کە پێژن یەکێتی نیشتمانی کە لە دەوڵەتە عێراقیە مەشروعیەتی هەست مەشروعیەتێکی نێو دەوڵەتیش ئەتوانێ بگرێ بە واستەی دەوڵەتە عێراقیەوە. ئاغای باڤڵە تاڵەبانی تەمام ڕواڵەتی یەکێتی گۆڕیگە کودتای تیا کردگە کۆنگرێکی نامەشروعی گرکە بە پەلەپەل خۆی کرد بە سەرۆک ئیستە وتی ئاخرین پلە ئەمەسە دوای سەرۆکایەتی کۆنگرە بڕۆمە کایەیە سیاسیە هەڵبژاردن. لە کای سیاسی هەڵبژاردن ئێژین وەکو جاران 20 کورسیمان بەدەست هاورد تەواو من دەسەڵاتم سۆگەر کرد. لەگەڵ چه اتفاقێکە کەفێ ئاغای باڤڵە تاڵەبانی پێی وایە سەرۆکایەتیەکەی بۆ خۆی خونجاند وە خونجیا. ئێستا من ئەڵێم من ئێستا ئێژم کێشەی ئەمە وا لەکوێ مشکڵەکەی وا لەکوێ. دەرنەتیجە ئەمانە لەگەڵ یەکتریا ڕێکەوت بوون. هەر لە ئەوەڵی شۆ ڕێکەوت بوون لە قسەکانە کارنی چیروان دیارە هەر لە تێی ساڵانە ڕابردوو وابوو هەر دنیا وایە عەلیە خامنەئی ڕەهبەرە تام و تەمامە ئێرانی عەلیە خامنەئی کێشە کایەکەیە. لە ئێران کۆمەڵێ جێگەگەلە دەسەڵات هەن کە بۆ خاتری ئەوەی کە وەختێک گەرەکیانە کورسیە موەسساتە ئێران بگرن عەلیە خامنەئی وە هەڵبژاردن ئەبێتە هۆی دەسا و دەستکردنە کورسیگەلە ڕیاسەتە موەسساتی. لە ئێرانە ڕئیس جومهور کەتێت سەرۆک کۆمار کەتێت 4000 نەفەر مدیرە دەسە یەک و دەسە دوو ئەهێنێتە سەر وزارەت خانەکانە داد و نەوت و کشاوەرزی وەرزش و بلا ماشەڵڵا. عەلیە خامنەئی وە هەڵبژاردن بەشێکن ستونێکن لە یاریەکە. وەختی یاری وابێ وەسە تۆ شەترەنج بکەی مەلک شا دانێگەڕوە وەزیر بە هەموویانەوە ڕوە فیل مەوەڕەب ئەڕوا زەبدەری ئەڕوا. تۆ وابازینەکەی شەترەنج بازی ناکرێ. سیاست کۆمەڵی یاسایی بۆ دانریاگە قەواعدی بۆ دانریاگە. ئەما با بێمە سەڵی خەڵک.
ئیدعا ئەکەن سەتا شەستی خەڵکی هەرێمی کوردستان بەشداری کردە. ئەوانەی بەرەیبەر هەڵەستین، ئەوانەی ئۆپۆزیسیۆنن، ئەوانەی ناڕازی و هەڵتەکێنەری پارتی و یەکێتین ناڕەحەتن و هێرشەکەنە سەر خەڵک کە ئەم خەڵکە خۆی ئەفرۆشێت و دەنگ ئەفرۆشێت و فڵانە و خەڵک مقەسەر نییە کاکەیە. خەڵک ئەوەڵەن هەم بە شەرەفە هەم بە ئەخلاقە، بەڵام دیمانەی گەورەتر ناوێنێ پاشان دەرکێکی لە دەسەڵاتی سیاسی نییە. ئەگەر با من مسالەکە وا لێ بم، کچێکی جوانی زەریف لەگرا مەوجودە، لە تاو زەریفیە فرە پیاگێ ناوێری بڕواتە داوای، پێی وایە ڕەفز وەرەگرێ چون کچەکە زۆر زەریفە. ئەم کچە ئەوەنە بە شوێن هاوسەرێکا خەریکە دڵی ئەقوڵێ و کەس پیاو نییە بێتەوە بەرەو، دانەیە گولەی ڕوودار ئەڕواتە بەرەو شوی پێکە. ئەژێ خوا چی بکەم وە دەست خوای بەنەشناس خاسە داوە خراو خراوە داوە خاس، بۆ لەبەرەوەی خاسەکە کەس ناوێری بڕواتە داوای، نەگەوەی کە خراوە خەڵک ناوێری. کاکە ئەو مەیدانە سیاسەتە، کاکەی بەرهەڵست، کاکەی شۆڕژگێڕ، تۆ نەتوانی گە بڕووی خۆتی تیا دەرخی. دەرخستن ئەمە نییە تا ئیستەکریاگە، من ئێستا ڕێگەی دەرخستنەکە ئێژم. ئەوەی کە خەڵک هەڵەبژێرێ تۆ لەو بژاردە نەبووکی، وەگەرنە خەڵک بۆی فەرقێ ناکا بیدا بە ئەحمە یا بیدا بە مەحموو دەنگەکەی. ئەگەر تۆ بە عینوانە مەحموو لەگرا بوونێکت بوایە، ئەو جار دەنگەکەی بە تۆوەدا. زۆر سەیرە فرە سەیرە ئەم هەڵبژاردنە ئاغای شاسوار شەوە ڕابردوو رابطەی جنسی وە خۆی ڕەبتی هەست، کێ لەگەڵ کیا ئەخەوێ کێ چ چێژێگەوە بە خۆی ڕەبتی هەست، بەڵام هەر لەبەرەوەی بە تۆ بڵێ کۆمەڵگان نییە وە چەنێ شاسوار ملیوا لە برندەسە ئێمە 15 کورسی نازانم دەیە چەندانی بۆ زیاوەکەن لەم هەڵبژاردنە کەچی شەوە پێش لە هەڵبژاردن فیلمە سەکسی ئەدەنە دەرەوە. ئەمە تۆ بە چ نەتیجەیەکێکن؟ کۆمەڵگابی ئەخلاقە، خەڵک ساوەزی بوو بەسۆ، خەڵک حەزەکاوە کەسێک کە ڕەوابەتە سەرجێگەی دەرکەوێت. ئەمە تۆ ێژێت کە ئەم هەڵبژاردنە سازانی وا لەسەرا، بەس نە خەڵک مقەسەرە، نە تۆی بەرهەڵستی شۆڕژگێر مقەسەری، نە کۆمەڵگای ئێمە فاسدە. کۆمەڵگای ئێمە خەڵکە مەجیدێکی واتیە لەبەرەوەی خەڵکە تێگەیشتوویەکن بۆ ژیانە تاکە کەسی زۆر فرە تێگەیشتگن. مشکڵەکە وا لەکوێ؟ مشکڵەکە وا لە ئەوەی کە ئێوەمانان کە بخوازن، ئێوەمانان کاتی ژن خواستنتانە ناتوانن دروست قامق بنێنە سەر ئەو خانمە زەریفە. پارتی و یەکێتی چین؟ پارتی و یەکێتی یە مێژوویەکن لە هەلێکا کە بۆیان ڕخسیاگە توانی گیانە بە بڕێ کایە لە جێگەی کاستخرار پێکەن. ئاغی نەچیروان بارزانی و خەڵکی ئێژێکی ئەجێ باوەگیان ئەمە ئاشە پورتە، بخۆی لەسرت ئەکەوێ نەخۆی لەسەر ئەکەوێ. ئێمە حکوومەتکەرانە کوردستانی، تۆ گەرەکت بێ و گەرەکت نەمێ هیچ بژاردەیەکی ترە نییە. ئێمەین یەکگرتووە کۆمەڵە سوسیالیستە زەحمەت کێشانە یەکێتی، شتێکی تر نیە. ئێمە ئەم دوکانە هەموو شتێکی واتیە، ئیسلامی واتیە، کۆمونیستی واتیە، هەڵی خرد و کوردایەتی واتیە. ئەو وایژێ بە تۆ ئایا ئەم دیمەنە ئەو ئەیدا دروسە؟ جایسە با ئێمە تەکە پارتی و یەکێتیە تۆزی قسە بکەین. ئەم یەکێتیە جەعلەها نە یەکێتی ڕاستەقینە. ئەوان ئەو پەیامە بە ئێمە ئەدەن و ئێژن ئەها ئێمە لە کاری سیاسیا و لەگرا دانیشتین و هێزیشمانەس و بەڵام نایژین زۆردارین، ئێژین بە هەڵبژاردن و خۆ هەڵی ناگرێت و دموکراسی زۆر شتێکی باشە. ئێمە بە دموکراسی هاتیگی ناگرا. ئێستا ئێمەی بەرهەڵەست ئێشێ ئاوا بیرکەین و
یعنی ئێمە دانمان نییە، یعنی ئێمە پیاک نیین، یعنی ئەو ژنە نەیەتوانی شوو بکا بە ئێمە چی نازانین کە وانەی زانن. ئێوە بە قاعدەی بازی ناڕۆنە ناوە بازی. ئایستە کام لەو مەسئولانی حکوومەتی هەرێمەسەر لە خیابانە بیگرە لی بە زۆرینەی خەڵک چەپڵا بۆ لێدا، هەرو خەڵکەوا ڕوگە دەنگی تاکەن. کێشەوا لەکوێ ئێوە یا فکرەکەن و ئێشی بڕووی بیڕۆخێنی. چی بڕۆخێنی کاکەجان؟ تۆ بولشویکی بیرەکەیتۆ، ئینقلاباتە لیبراڵی بیرەکەیتۆ، جا تۆ بۆ پێت وایە ئەمە هەر ئەو مێتۆدەیە؟ بزانە تۆ وەختی ئێژی بیڕۆخێنی هەر وشەیەک لە پشتیا کۆمەڵی دیمەن لە مێشکی ئینسان دروزەکە. تۆ کێژی بیڕۆخێنی فیشەکە، کلاشینکۆفە، ئاگرە، دووکەڵە، لەشە، خوێنە، لێدانە. ئەمە تێتە ناوی مێشکی کاورایە. دەی کاورایە وا لە ناو شارێکە دانیشکە خەریکە کەسابەتەکە، پوڵ دەرتێرێ، ژنێ جوانێکی هەست، دوو مناڵی هەست، کاورا نەگەرە کێسی بڕوا فیشەک بوێنێ، نە دووکەڵ بوێنێ، نە ئاگر بوێنێ، نزیکە تۆ ناکەوێتەوە. ئەو پێی وایە فرە کارە مهمێکە کە ئەها باوڵی و بەز نیم ساعتمان پێ بن و 4 ساڵ پاڵی بۆ بەنەوەی کارتان بەسەر هیچ بۆ نەبێ. ئەو گەرەکێ بەز نیم ساعت بە، بەز نیم ساعت لە کاتێکە تۆ کە قسەکە دروست هەڵ نابژێری وار لێ. ئێستا بازیە سیاسی چییە؟ بۆ ئەوانمانە وان نازانین بازیە سیاسی چییە. ئەم دنیا لەسەر کۆمەڵێک ماناکردنەوە دانریاگە، مەسەڵەن دەسەڵات چییە، حکوومەت چییە، ئۆتۆریتە چییە، اقتدار چییە. تەمامی ئەمانە کۆمەڵێک بیرمەند هاتکن مانایان کردنەوە. ماکیاوێلی، تۆماس هابز، ژان بۆدۆن هاتکن ئێژن ئەمانە چین. ساختاریان لەسەر ئەمە دانیاگە. ئێژن دنیای ئەمڕۆ دەسەڵات شەرعیەتی لەلایانی خەڵکۆتێت، یعنی ئەم شەرعیەتە خوداوەند نایدات. کابرا نایژێ من خوا وەسێبەرە خوا لەسەر زەمینم، زل اللهم وا نایژێ، ژێ خەڵک بە من متمانەی کردگە، وەکالەتە خۆی داگە بە من تا من حکوومەتی بکەم. ئۆکێ، کەواتە ئێستا خەڵک سوژەی سیاسیە. جان لاک ئێژێ خەڵک بۆ خاترەوەی مڵکیەتی بپارێزرێت، گیانی بپارێزرێت، ئەبێ کۆمەڵی قەوانین دابنێت وە کەسێک هەڵبژێرێ کە ئەم قەوانینەی بۆ بواتە بەرەو. ئەگەر ئەو کەسە لەم دەسەڵاتەی کە پێی دریا ناڕێک کەڵکی وەرگرت، سوء ئەستەفادەی لێ کرد، نەک دەبێت بەڵکو تەکلیفە لەسەر شانی هاوڵاتیان بیڕۆخێنە. ئەمە جان لاکەڵێ. ئۆکەی، تۆ چۆن ئێشێ ورودکەیتە عەرسەی سیاسی؟ ئێشێ جۆرێ ورودکەی ئەمریکا نێودەوڵەتی. هیچ کەسێ لە حەوزەی سیاسیان نەتوانێت قامکە بۆ درێژکە بێژێت تۆ گێرە شێوێنی، بێژێت تۆ کێشەداری، بێژێت تۆ بۆ کۆمەلگا خەتەرناکی. بۆ خاتریە ئەوەی ئەم کارە نەکەن، تۆ ئێشێ لە ئینسان بوونت، لەوەی کە تۆ بە شوێنە بەهاکان ئەڕۆی و بەها گەورەکان ئەڕۆی کە ئازادیە و قەرارە ئازادی دەستە بەربکری بوەستی، سەرەتابێ ڕەخ نەبگری. ڕەخنەی بنیادین لەسەر تاریفکردنەوەی ئازادی. ئازادی چییە؟ ئازادی ئیستە نییە، نەک دەبێت لە داهاتوە هەبێ کە تۆ ڕەخ نەئەگری، یعنی زەرفێکە ها بەدەسۆ، سەنگۆمەنێکە ها بەدەسۆ، کە دەبێ ئیستە وابێ. بەڵام وانێ مەسەڵەن کاک نەچیرێژێ لە هەرێمی کوردستانی ئازاد دموکراسی هەیە. ئۆکەی، ئیستا ئێمە گەرەکمانە لەسەر ئازادی دموکراسی قسەکەین، نەخت دەکەینەوە. کە نەخت ئەکەینەوە ئەگەینە جێگەیەک لەم نەختە کە ئیگرین، ئەگەینە ئەو جێگە کە ئەم نەختەکە ئیگرین یا ئەو خۆی ڕێکەکات یا ئەو خۆی ڕێکناکە، ئێمە ڕێکیەکەین. چۆن ڕێکیەکەین؟ ئەو وەڵامەدا تۆ بە تۆ ئەژێ من لە گرادانیشتگم، هێزم هەست،
پوڵم هەست غڕۆخکاریم کردە تۆژی تماشاکە کاکیان دموکراسی نایژی تۆ ئەتوانی غڕۆخکاری بکەیت دموکراسی ئێژێت لە ئەمریکا ئێژن equality on opportunity ئێژن یەکسانی ئەها دروشمەکانە لیبرالی چ بوو یەکسانی برایەتی و ئازادی ئیستا ئەمریکا ناڵێ یەکسانی یعنی هەموو کەسێک ئەگەر باڵای 1 متر دەبێت کە لێ هەموو بقرتێنی تا بێ بمترێ نا ئێژێت لە ئەمریکا لەمەی کە ئەم سیاسیونی ئێمە زۆر حەزی پێکەن و ئاغای دنیاس ئێژێ equality and opportunity یعنی فرسەتە بەرابەرەکان پرسیار ئیستا ئەوانەتان وا بخوازن وا شۆڕش گێڕن وا گەرەکتانە بیگۆڕن وا گەرەکتانە جیهانە جوانێک لە شان و شەوکەتە خۆتان دابنێن ئایا فرسەتەکان بەرابەرە فرسەتەکان چین ئیمکانات و کەرەستە میدیا تەلەڤیزیۆن پوڵ بنکە یاسا ئازادی جوڵان هاتوچۆ ئەم ئۆپۆرچونیتیە مەوجودە لە هەرێمە کوردستانە ئیشە بەڕاستی بکەین چون ئەوان ئیدعاکەن عێراقی نوێ عێراقی فدراڵە عێراقی ئازادە دەبێت لە چوار ڕێکخراوە ئازادە بیر و ڕا ئازادە ئۆکەی تەمامە ئەمانە ئازادە بەڵام دەبێت فرسەتەکان بەرابەر بن نەوەی کە تۆ گومرۆکە ئیبراهیم خەلیلە گرت بێ نەوتە تەقتەقە گرت بێ نەوتە کەرکووکە گرت بێ هاوردەکردن و بردەکردنە شتومتر لە بەردەسا بێ ملیۆنها ملیۆن دۆلار لە ڕۆژە دەربێری و ئیجازە نەدەی کەسانی کە گەرەکیانە بێنە ناو حەوزەی سیاست و کیاسەتە خۆیان نیشان بن تۆ فەقیریان کەی نێڵی ئەمانە دەمکەنەوە ئەمە تۆ قڕۆخکاریت کردگە فرسەتەکە بەرابەر نییە کە فرسەتەکە بەرابەر نییە تێخە تۆ کولەوێ تۆ ناتوانی ئەمانە بوویتە محکەمەیان کەی لەبەر خاتری ئەوەی بەرامبەرە بە تۆ وێسیاگن یا گەرەکیانە فرسەتی بەرابەر دروستکەن تۆ غڕۆخکاریت کردگە تۆ نە لە بودجە کە بودجەیە خەڵکە و بودجەی عمومە خەڵکە و بە خەڵک تعلقیەس تۆ بەشێکن نەبوو فەرهەنگ نەبوو سیاست نەبوو گەشەکردن نەداگە و نایدەی ئەو بە تۆ ئێژێ تۆ ئێشێم کارە بکەی تۆ نایدەی ئەو ئەمە لە تۆ زەبتەکە بۆ خاتری ئەمە لە تۆ زەبتکە بابێ نەکرا وەختە تۆ نەغدت کردو ئەو جواوت ناداتەوە وەختە تۆ مانیفێستە دادەرۆ وتە من کێم ئازادی چییە چۆن ئێشێ دەستەبەریکەین کێگەلێشێ بێن ئەمانە هەمووی کەرەستەی بەشداریکردن لە سیاسەتە تۆ ئیستا بازیەکە دروست ڕۆیشتووی تۆ لە دڵە نەخدۆ هاتووی لە دڵە نەبوونەکانەوە تۆ وتوتە ئەم شەرایطە دەبێ وابێ و ئیستا نییە بۆیە تۆ هاتکیسە مەیدان پس تۆ قاعدەکە و بازیەکە دروست ئەچیت لە جێگەی گاگەی تاوێ کاوراژێ من ئەمر واقعم پێت نادەم ئۆکەی چۆن پێم نادێ ئەم بیتە دادگا ئەم بیتە محکەمە نەدباتە محکەمە نەدباتە دادگا بدباتە محکەمە بدباتە دادگا تڕۆبوونە خۆی محکەمەکەی و دادگاکەی دەرەکەوێت چون ئێشێ ئەو جارە بێت ڕەخنەکانی تۆ وڵام باتۆ لە دادگا غڕۆخکاریەکانی ئەو جواب داتۆ لە دادگا نایکات ئێژێ هێزم هەزدان چی ڕۆکاتە ئەو ترسێنێ ئیستا تۆ کە سەرەتاییترین ئیشەکانت کرد یعنی نەغدت کرد مانیفێستت نووسا ئیعلامت کرد ئێشە تۆ هێزە ئینسانی کۆکەیتۆ تا ئەو ئەگەر لە دەرگای یاسا نایەتە ژوورۆ بۆ تۆ لە دەرگای پشتە تۆقاندن و تەهدیدکردن و کوشتن تێتە بەرەوە تۆ دوو کارە کردبێ یەک بتوانی بەرپەرچە کوشتینی بیتۆ تۆ ئێلام کەی من شەڕ ناکەم تۆ غڕۆخکاریت کردگە یا ئیمکاناتە خیتە بەردەسە من یا من لێ دەسێنم دەستیش بۆی بۆ نەفەرێکمان دەست ئەوەی بۆ نەفەراتە شەڕیش دەست پێ ناکەین حتا تۆ دەست پێ نەکەی ئێمە دەستی پێ ناکەین بۆ لەبەرەوەی ئێمە لە دڵن نەقد هاتکینە دەرۆ ئێمە مانیفێستمان هەست و ئێمە بربەرەکانی دەسەڵاتەکەن و تۆ بۆ نییە هەموو دەسەڵاتی بۆ خۆت بگری ئێستا منیش مەوجودە منیش پیاگەم هاتکمە مەیدان و پێویستم بە هاوسەرە گەرەکمەژن بخوازم تۆ ناتوانێ من دەرکەی
من ناڵم تۆ من دەرکەی. ئەگەر تاگرا تێگەیشتین ئەو جاریا ئەو تێئەگا و ئیجادە فرسەت بۆ تۆکە لەسەر ئیمکاناتێکا کە ئەو بەسەریۆ دانیشتگە یا خۆی ئەداتە دەسە قەدا و قەزا و قەدەرە تێگەیشتوویە تۆ مەبەستداریە تۆ ئەو خۆی هەڵیە بژێرێ چۆن لەگەڵ یا ڕەفتار بکرێ ئەویش بمێنێ تۆ لەگەڵ تۆوە لەگەڵ گەشەکردنێکا کە تۆ دروستیەکەی وش گەشە بکە تۆزێ بڕاتە دواوە تۆزێ جێگە بکاتۆ و تۆ بتوانی هەم لەگەڵ گەشەی خۆتا ئەوانیش گەشە پێ بدەی یا ئەوان ڕێگەی لە بینچوون و نابودی خۆیان هەڵەبژێرن گۆم هەرچی قوڵتر وێ مەلەی خۆشترە تۆ ئەمەت کرد ئەو خەڵکە خەریکە ئەبینێ ئەو خەڵکە بەس نیم سەعات کاتی هەست بڕوا دەنگی تێبخە ئێوە چەندێکن ئێوە 3000 نەفرن 2000 نەفرن 5000 نەفرن خەیلێ هێزە 500 نەفەر یەکجار هێزە گەورەیەکە خۆمان بین بەدەمە یەکتریوە ئەم قڕۆخکاریە تەواو ئەوێ پارتی و یەکێتیەشی بگۆڕێت پارتی ئەشی جڵەوەکە شلکە شلی نەکات خۆی هەڵی بژاردەگە لە جێگەیەکە ئەوانەی وا سەرمەستن لە دەسەڵات دەبێ بزانن ئەم جێگەیە کە تۆ ئەشی خۆت بگۆڕی خۆت نەگۆڕی ئەتگۆڕن ئێمە لە دوژمنە کەسین نەکشینەمان لە کەسێکەس بەڵام خوا گیانێکی داگەوە گشتمان خوا ئەقلیشی پێمان داگە ناڕۆنێ ژێرەبارە زۆر یا تۆ ئاقلی و تێگەیشتوویە من ئەفامی و بەشەکەی تۆ یا جۆرێکی تر تەک تا هەڵسو کەوتەکەن ناو جۆرەی تۆ بتوانی سەرکوبیکەی چون هەروە کە تۆ قاعدەی انتخابات دائنی و کایەی سیاسەتەکەی ئێمەش بازی سیاسەتە زانین ڕوبەڕوو دەکەینەوە لەگەڵ هەر محکمەیەکە لەم دنیا ناتوانانی یەک نەفەرمان محکومکەی چون لە دڵ ڕەخنەوە هاتکەسە دەرەوە چون بە مانیفێستەوە هاتکەسە دەرەوە چون پێت ئێژێ سەرە پەتەکە شلکە شلی نەکەی پێتی شلەکەن ئەمە پێژن و بارزە ئەمە پێژن بەشداریە خەڵک ئەمە پێژن کردنەوەی دەرگای هیوا و هومێت بۆ خەڵک ئەمە پێژن وردە خەڵک هاوردن و خەڵک فێرە سیاسەتکردن و بەشداریکردن لە دەسەڵات خەڵک جا ئەفامێت فقط نیم ساعت ناوێت بێت و کات بدات و بڕوا پاڵی دێباتەوە ئیستە مەیدان دروست بووگە کە ئەویش بێت و فێر بوێت ئیستە مەیدان دروست بووگە ئەویش بێت و بکەربێ پێویستی بە چی بوو؟ خوێندنەوە بە حزور دروست بە مەیدانداری بە دروستکردنە هێزە ئینقلابی بە پوڵ دروست نابێ هێزێک کە گەرەکیوێ گۆڕانکاری بکە بە پارە دروست ناوێت پارە دروست ئەکات و خەڵکیش تێتە پیریوە بۆ خەڵک تێتە پیری لەبەر خاتریوەی خەڵک براوە ئەناسێ خەڵک ناڕواتە سەرە دۆڕاو خەڵک ڕواتە سەرە براوە ئەو خەڵکە بۆ ڕوو لە تۆەکە نەک بۆ خاتریەوەی تۆ عارفێ زۆر گەورەی کوڕە پێغەمەری نا لەبەر خاتری ئەوەی ئەزانێت تۆ براوەی سەیرەکا بە شان و شەوکەتە بە هەڵس و کەوتە بە دەم و بە مەچەکە تۆ زۆر بەتوانایی ئەکرێ لە پشتە ئەم فەرماندە بڕۆیتە بەرۆ لە پشتە ئەم فەرماندە بە جێگەیەکەگەی لە پشتە ئەم فەرماندە خەونەکانەوە وەدیدێ خەونەکەی تۆ سەرکەوتنە ئەو سەردەخە پس ئەم کایەی سواوە هەڵبژاردنتانە دی چاوتان پێکەوت تەواو بوو وە بازیەکەی بۆتان ئاشکارتر کرد ئیستە کاک باڤڵ و تاڵەبانی لە خۆشیە هەڵەوە خاتەوە پێی وایە تەواو خەڵک لە بیری چوو ئەو دوێکە هاتکە خەڵک لە بیری چوو ئەو هیچ پێگەیەکی نییە ئەم سنووقە دەنگدانە جێگەی بۆ ئەو کردگەسەوە ئام سەرزەمینە پڕ لە ئینسانهای لایقێک کە ئێوە مەجالە لیاقەتتان تیانە کوشتگە خۆشیان نازانن چۆن وروت بخۆن
وەزانم خەڵکەشی بە ملیۆنی بێت و گشتی چەپڵایان بۆ لێ باوان نییە. تۆ بکەوە بەرە خەڵک خۆت بە دەمی یەکتریوە بۆ 2000 نەفەر ئینسانی کە مەبەستی هەست. ئەو خەڵکە وەختی قارەمانێتی تۆوە گۆرەیە تۆ بوێنێ ڕوو ئەکالەتۆ. بوو ڕوو ئەکالەتۆ لەبەر خاتری ئەوەی براوە ئەناسێ. خەڵک ئەڕواتە سەرە براوە. خەڵک بۆ چەپڵە بۆ بارسەلۆنا لێدا چون مسی هەست. مسی ئەتوانێ خاز گوڵکە و گوڵەکە. ئەوەی تۆ ئەمڕۆ لە پارتی وێکێتی پارە نییە ئاغەگیان، پارە نییە. پارتی وێکێتی هێز جددیە سیاسی ڕوبەڕوویان نەبوو گەسەوە. ئەنا پارە بە دەردە هیچی ناخوا، هیچێکی پێ ناکەن. و ئەمە بە جددی مەمە دروشم نییە ها. پارە کەرەستەی چاکێکە ژیان ئەباتە ڕێوە، پێویستیمان بە پارەیە دروسە. بەڵام پوڵ محبوبیت دروست ناکە. پوڵ تۆ ناهێڵێتەوە. پوڵ کەسایەتی شۆڕژێر دروست ناکە. ئەگەر ئەمانە ئەم نەمایشانە ئەتوانن بکەن سەبەبی ئەوەسە. هێزی سیاسی جددی لە مەیدانەکە نیە، بۆیە شاسوارە بۆ دروستەکەن. شاسوار خۆیان دروستیەکەن لەبەر خاتریەوەی تۆ لە تاوە فیسەقەرە پەنا بۆ وەیل بووەی. تۆ بژاردەی خراپ و خراپترە بوێت. خراپ و خراپتر بژاردە نییە، خۆیان دە کورسی زیاتر ئەدەنوە. شاسوار چون شاسوار هیچ نییە. شاسوار مەزهەلەیە سیاسیە، جۆکە، کۆمەدیە، جددی نییە. شاسوار تۆهینەوە خەڵکی کوردستان، بێئەدەبیەوە خەڵکی کوردستان نەوەی نوێ. بۆ گەرەکێ وا بە ئێوە بکە، گەرەکێ بە ئێوە بێژێوە پیاکتانتیانە. ئەو خەڵکە خەریکە ژیانە خۆیەکە. تەمامە ئەوانتانە وا بەرهەڵستن، خۆتان بە پیاگەزانن و پێتان وایە ئەم زەریفە شیرینە حەقە ئێوەس ئێشێ خۆتان بەنە دەمی یەکتریوە. فەرماندەی گەورە بناسن و سەر بکەون، سەرەکەون. لەبەرەوەی تۆ بازیەکە زانی، تۆ زەمینەکە ئەزانی، تۆ نەو عەشڕەکە زانی. ئەو گەرەکی تۆ کپ کاتۆ دەمە داخە، کپ کاتۆ دەم و داخە تا کەس نەزانی. تۆ وەختی دەنگە بەرزوێت کۆمەڵی ڕۆڵەی بەمەبەست لەگەڵاوێت، ئەو هەر کپی کاتۆ ئەم هەر دەنگەداتۆ، ئەو هەر کپی کاتۆ ئەم هەر دەنگەداتۆ. ئێمە لە دەرگای بازیە سیاسی هاتگین. لەم دەرگایەوە یا جێگە بۆ ئێمە ئەکەنەوە یا جێگەتان پێ ئەەکەینەوە. ئاوا خەڵکیش بۆ ئەوەڵین بار ئەزانێ کە گۆڕانکاری واقعی چییە. لا ئێوە خۆش.